هەمومان ئامادەین بۆ ڕاگەیاندنی کردنەوەی پەیمانگای تەکنیکی سلێمانی لە پێنجوێن دوو بەشی زانستی بەشی کارگێڕی کار و بەشی پەرستاری دیارە لەسەر داوای کۆمەڵانی خەڵکی پێنجوێن و داواکاری هاوڵاتیان و کەسانی ماقۆلی شارەکە ئەم پەیمانگایە 4 ساڵە داواکرێ لە ئێمە کە ئەم پەیمانگایە بکرێتەوە بەڵام ئەمڕۆ توانیمان لەسەر ڕاستپادەی بەڕێز قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پشتیوانی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز دکتۆر یوسف گۆران توانیمان بە پاڵپشتی ئێوە بە پاڵپشتی ئامادەبوانی بەڕێز توانیمان پەیمانگای تەکنیکی لە سلێمانی لە پێنجوێن ئەمڕۆ بکەینەوە. ئەم ساڵ ئێمە خوێندکار وەرناگرین بەڵکو بۆ ساڵ 2019 خوێندکارەکانمان وەرەگرین بەڵام بەڵێنتانە دەینێ کە ئەم پەیمانگایە بێتە سنتەرێکی ڕۆشنبیری کۆمەڵایەتی بتوانین لێرەوە پەیامی خوێندنی باڵا و پەیامی خەڵکی پێنجوێن بگەێنین.